بەدیل هاتوومە بۆ کچەکەم ئەمە خوا قبول ناکە لەم خۆرە بزانم وەزیر بێ لێرە دانیشێ ئەتوانێ لەم گەرمە خوا قبولەکە. بەردەم کۆمپانیای نەوتی باکوورە لە کەرکووک دەرچوانی کۆلێژە زانستیەکانی شارەکە چاوەڕوانی دامەزراندنن لە کۆمپانیای نەوتی باکووردا. دەرچوانی زانکۆی کەرکووک لە بەردەم گەرمای تاقەت پڕوکێنی هاوین و دڕەقی وەزارەتی نەوت و بێباکی لێپرساوانی کەرکووکدان ڕەخنە و گلەیە و دەرچوانە لەوەدایە کەس بەدەنگ داوای دامەزرانیانەوە نایات. خاوەنی عایلین خاوەنی ماڵین خاوەنی مناڵین هیچ مستحقاتت لایەن شەریکە و بە ئێمە نەدراوە. ئێستا وەزیر هاتووە بۆ کەرکووک لە بەیانیە وەستاوین لە پێشەم خۆرە تا ئێستا وەزیر نهاتووە دەسەردانمان کە بزانە ئێمە متاڵەبەمان چییە. ئەم زوڵمە گەورەمان لێکرێت کە خاوەن شارێکین پڕاوپڕە لە نەوت پڕاوپڕە لە ئاڵتون تا ئێستا هیچ شتێکیان بۆ ئەم خەڵکە فەقیرە نەکردووە. یان حتا کە ئەم خەڵکا هێن و ئەبن ئەولادی خۆیان بێ لەم سەرجادەیەکەون کەس نازانێت چ کاتێ تەواوەکەن چ کاتێ خۆیان تاینە بن کەس حیساب بۆ ئێرە ناکات کەس حیساب بۆ مناڵی ئەم شارە ناکات. ئەوەی هەیە بێ لەن واستەی ئەوەی نەبێ معقول ئەمە 2 ساڵ لە سەرجادە کەوتوینە یعنی معقول نییە نەضەمانی تەعین بوون بە ئوجوری یومی شوێرمان ناگرن هەر یعنی ئەلێن واستە لەم لا ناکرێت خەڵکەکە بێزار بوو لەبەر خۆر زستان هاوین ڕەمەزان بە ڕۆژوو حتا کە ئێمەوە حاڵمان بێت. هەوڵماندا ڕای لێپرساوانی کۆمپانیای نەوتی باکوور وەربگرین لە بەرامبەر داواکاری دەرچوانی زانکۆکان بۆ دامەزراندن بەڵامیز لێدوانێکیان نەدا. دایکێکێک لە دەرچوان وتی نەنگیە بۆ حکوومەتێک کە وەڵامی ڕۆڵەکانی خۆی ناداتەوە. خوا قبول ناکە ئەمە حتا کەی ئەمە کچانە بۆ کشت خوا عیب نییە لە جادە بۆستێ عیب نییە هەر کەسە دووسێ منالی هەوە زگیان هەیە فەقیرانە ئەمە خوا قبولەکە چۆنە بێ یعنی وەزیر هاتووە ئێرە ئەبێ غێر مقابلە بیکەن ئێمە قسە بکەن لەگەڵیان نابێەوە هیچ نابێ حتا کەی ئەم عالەمە لە جادە بۆستێ. گردبوونەوەی دەرچوانی کەرکووک هاوکات بوو لەگەڵ سەردانی وەزیری نەوتی عێراق بۆ کەرکووک. سەردانەکەی وەزیر چرکرایەوە لە بینینی پارێزگار و بەڕێوەبەری کۆمپانیای نەوتی باکوور کاویش دوور لە چاوی کامیراکان بەڕێوە چوو هیچ وەڵامێکیشی بۆ دامەزران نییە و دەرچوانە پێ نەبوو. عومەر غەریب کورسات نیوز کەرکووک.